پرۆسەی ئاشتی باکوور لە نێوان تورکیا و ئیسرائیلدا با پێنووسی دکتۆر شێرکۆ کرمان. چەند مانگێکە قسە لە پرۆسەی ئاشتی لە باکوور و تورکیا دەکرێت. هۆکاری زۆر لە پێش دەستپێشخەری ئەم گەڕەی پرۆسەکەدایە. لەوانە ماندووبوونی هەردوو لە گەیشتن بە باوەڕێی کە لە ڕێگەی خەباتی چەکداری یان نکۆڵیکردن هیچ لایەک بە ئامانجی خۆی ناگەیەنێت تا دەگاتە ئەو وەرچەرخانەی کە لە دید و تێگەیشتن و ئایدۆلۆژیای ڕابەری تەفگەری کورد لە باکوور عەبدوڵڵا ئۆجەلان ڕوویان داوە. بەڵام هیچیان بەقەد ئەو گۆڕانکاریانەی کە لە هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوونەتە پێش کاریگەری نەبووە، وەک ئاکامێکی شەڕ و پێکدادانەکانی دوای 7 ئۆکتۆبەر کە وێرانبوونی غەزە و بەشێکی باشووری لوبنان و لاوازبوونی حەماس و حیزبوڵڵا و داتەپینی ڕژێمەکەی حافز ئەسەد بەدواوە بوو. وەک ئاکامیش پەڕ و باڵکردن و لە قاوغنانی ئێرانی بەرهەمهێنا، وەک بەرەنجامیش هاوکێشەکانی هێز لە ناوچەکە گۆڕا، ئیسرائیلی ئەجگار بەهێز و تورکیایەکی سەرکێش و ئێرانێکی پەرپوت و وڵاتانێکی عەرەبی بێدەنگی بەرهەمهێناوە. لەم کورتە بابەتەدا هەوڵ دەدەین گەنگەشەی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان بکەین لە پەیوەندیدا بە ململانەی نێوان ئیسرائیل و تورکیا کە هەریەکێکیان لە هەوڵی خۆبەهێزکردندایە. ئیسرائیل پێی وایە کە ڕوخانی ئەسەد و بێهێزکردنی ئێران زادەی لێدان و شەڕەکان و پلان و پیلانەکانی ئەوان بووە، بۆیە خۆیان بە شایستەی خەرمانەکە دەزانن. بەڵام ئەگەر تەماشای نەخشەکە بکەین دەبینین کە یەکێک لە بەرەنجامەکانی کار و کردەوەکانی ئیسرائیل فراوانبوونی قەڵەمڕەوی تورکیایە، بەتایبەتی لە سووریا. بۆیە ئیسرائیل دوای پشڕاندنی هیلالی شیعی و دوورخستنەوەی هەڕەشەکانی ئێران دەیەوێت تورکیا نەبێت بە جێگرەوەی ئێران، واتە بەو هێزەی کە بتوانێت لە ڕێگەی سووریا و هاوپەیمانەی خوانیە ئیسلامیەکانی لەوێ هەڕەشە لە ئیسرائیل بکات وەک چۆن جاران ئێران دەیکرد. بۆ ئەم کردەیە ئیسرائیل لەبەرەوەی دەسەڵاتدارە نوێیەکانی دیمەشق بە هیچ شێوەیەک وەک هاوپەیمان یان نزیک لە خۆی نە ئەمڕۆ نەسبەی نابینێت. بۆیە هەرسوو دووە بە دوای گۆڕانکاریەکانی سووریا لە هەوڵی کەڵک وەرگرتنە لە دوو کارت، ئەو کارتانەش کورد و دروزەکانن. ئیسرائیل دەزانێت کە دروزەکان هێزگەلێکن، لەوانەیە نەتوانن ئەو ڕۆڵە ببینن کە ئیسرائیل دەیەوێت یان ئەو کردارە بکەن کە ئەو پێویستی پێیەتی بۆ گۆڕانکاری لە هاوکێشە نێوخۆیەکانی سووریا، بۆیە خۆی لە هەوڵی خۆنزیکردنەوەیە لە کورد. ئەمەش لە قسەکانی وەزیری دەرەوەی ئیسرائیل گیدۆن ساعر بەدەرکەوت کاتێک گوتی کوردەکان نەتەوەیەکی گەورن، بێدەوڵەتن، ئێمە دەبێت دەستی دۆستانە بۆ لای کوردەکانی ئێران و تورکیا ڕابکێشین و پەیوەندیەکانمان بەهێز بکەین. دواتر قسەکانی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنیامین نەتانیاهۆ هێندەی دیکە ئەو خۆنزیکردنەوەیەی نیشاندا و گوتی ڕێگە نادەین دوژمنانمان لە لوبنان و سووریا بەهێز ببنەوە، لەگەڵەوەشدا دەستمان درێژ کردووە بۆ هاوپەیمانە دروزەکانمان و دۆستە کوردەکانمان لە ناوچەکەدا. پێشووتر لە دیدارێکدا لە سەکۆ بۆ نیشتمانسازی کە بۆ مەزلوم عەبدی ڕێکخرا بوو، عەبدی دانی بە بوونی پەیوەندی لەگەڵ ئیسرائیلدا نەنا، بەڵام نکۆڵیشی لێ نەکرد و گوتی هەڵوێستی ئیسرائیل لە پشتیوانی کورد بەرز دەنرخێنین. لە هەموو ئەوانە هەست بە نزیکبوونەوەیەک لە نێوان کوردانی ڕۆژاوا و ئیسرائیل دەکرێت. هەردوو لە پێویستیان بە یەکە. کورد پێویستی بە هاوکاری ئیسرائیلە بۆ مانەوە و خۆپاراستن، هەم لە هەڕەشە و هێرشەکانی تورکیا، هەم لە هەر پێکدادانێکی چاوەڕوانکرا و لەگەڵ دەسەڵاتدارانی دیمەشق کە پێناچێت لەگەڵ ئیدارەی خۆسەر لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بگەن بە هیچ لێک تێگەیشتنێک لە گفتوگۆکانیان. بە هەمان شێوە ئیسرائیل پێویستی بە کووردە بۆ فشارخستنە سەر حکوومەتەکەی دیمەشق و هاوکاریکردنی دروزەکان. ئیسرائیل نایەوێت حکوومەتێکی مرکزی بەهێز لە دیمەشق دروست بێت. تەنیا کورد و هەسەدە دەتوانن ئەم کارە بکەن و ڕێگری لە دروستبوونی حکوومەتێکی بەهێز و سەرکێش بکرێن. لە هەمان کاتدا تورکیا چاک دەزانێت کە لە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد ژمارەیەکە کە ناکرێت پشت گوێ بخرێت. ئاوکات ئەوەش دەزانێت کە ئیسرائیل بۆ دوورخستنەوەی سەرکێشیەکانی تورکیا و لاوازکردنی هاوپەیمانەکانی لە سووریا لەوانەیە کەڵک لە کورد وەربگرێت. بۆیە دەیەوێت ئەو چەک و کارتە گرنگە لە دەست ئیسرائیلیەکان دەربێنێت و بیان خاتە ژێردەستی خۆی. ئەمەش وای کردووە کە پشتیوانی لە پرۆسەی ئاشتی بکات. لە پرۆسەی ئاشتی تورکیا دەیەوێت کۆمەڵێک ئامانج بپێکێت لە پێشەمویانەوە دوورخستنەوەی کورد لە بەرەی ئیسرائیل کە لەم ئانوساتەدا عەرەبەکانی کەندا و ئەمریکاش لە هەمان بەرن. بوون بە بەشێک لەم بەرە کاریگەرە زۆر گرنگە، بۆیە زۆر گرنگە کە کورد هەموو هەوڵێک بقۆزێتەوە بۆ نزیکبوونەوە لەم بەرەیە.
بە کورتی ململانەی ئیسرائیل و تورکیا لەسەر کوردە هەر لایەکیان کورد بباتەوە هەنگاوێک لە زاڵبوون بەسەر ئەوەی دیکەدا نزیک دەبێتەوە. پرسیارە گرنگەکەش ئەوەیە ئەدی کورد خۆی دەبێت چ بکات؟ نووسەر خۆی پێی وایە کە کورد لە نێوان ئیسرائیل و تورکیادا دەبێت هەوڵ بدات دوولایەنە دووسەرە واتە بە دوو استراتیژی جیاواز کار بکات هەم لە تورکیا نزیک ببێتەوە هەم لە ئیسرائیلیش. ڕوونتر بڵین دەکرێت پێشوازی لە دەستپێشخەری ئاشتی بکات لە تورکیا و هەندێک مەرجەکانی تورکیاش قبول بکات لەوانە چەکدانانی پەکەکە بەڵام زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ تورکیا بکات چونکە زۆر گومان هەیە لە نیازەکانی تورکیا. لە ڕاستیدا تورکیا تەنیا مەبەستی دوورخستنەوەی کوردە لە ئیسرائیل چونکە چەک دەزانێت ئەگەر ئیسرائیل پشتیوانی لە کورد بکات ئەو ئەمریکاش لە هاوکاریەکانی لە ڕۆژاوا بەردەوام دەبێت بەمەش هێزی کورد دەچێتە ئاستێکی بەرز. بە دەربڕینێکی دیکە کورد لە باکوور دەکرێت بە پیر پرۆسەی ئاشتیەوە بچێت لەبەر هیچ شتێک نەبێت بۆ دوورخستنەوەی هەڕەشەکانی تورکیا لەسەر ڕۆژاوا. هاوکات کوردانی ڕۆژاوا و هەسەدەش دەست درێژ بکەن بۆ ئەو ئاماژانەی کە لە ئیسرائیلەوە دێن و هەوڵی دروستکردنی پەیوەندیەکی استراتیژی تۆکمە بدەن هەم بۆ خۆپاراستن هەم بۆ پاراستنی دروزەکانی سووریا. کورد دەبێت ئەوە بزانێت ئەگەر ئیسرائیل نیازیشی پاک نەبێت ئەوە تورکیا نیازی گڵاوە لەبەرەوە نابێت بە بەڵێنەکانی تورکیا هەڵخەڵەتێ و هەڵەکانی حەسەن خەیریەکان دووبارە بکاتەوە. ئەگەر کورد بتوانێت پاڵپشتی ئیسرائیل مسۆگەر بکات ئەوە دەتوانێت وەک کارتێک لە دژی تورکیا لە پرۆسەی ئاشتیش لە باکوور بەکاری بێنێت. کورد ڕێزی سوارە داخۆ دەتوانێت گەمەکە بباتەوە ئەوە دوا ڕۆژ بۆمان دەردەخات.